سڵاو بۆ هەموو لایەک. سڵاو ڕێزمەیە بۆ هەموو لایە بەڕێزان و خۆشەویستان. بەخێر بێن سەر چای من. چەند دەقیقەیەکە وەسین هەتاوەکو هەموو دۆستان و هاوڕێیان و ڕەفیقان کۆ بنەوە و کاتە ئەچینە ناو کۆمەڵی قسە و باسەوە ئەم شەو یەمە خزمەتە. هیوادارم کە لە هەر شوێنێکی ئەم دنیاە هەن سەرحاڵ بن، تەندروستیە باشتان هەبێ و ژیانتان پڕ بێ لە ئارامی و دوور بن لە خۆشی و لە ناخۆشی. بەخێر بێن سەر چای من هاتن بەڕێزان و خۆشەویستانی من. بەخێر بێن سەر چاو. ئەم شەویش هەروە کۆمەڵی قسە و باسمانە بێ جا بزانین کێ بەرەکەوێ ئەم شەو. ئەراوەڵا کەس تەلەفۆن نەکا بۆ تەلەفۆنەکەی تر بەڕێزان، چونکە لە کاتی لایڤە وەڵامی کەس نادەمەوە. بەخێر بێن سەر چاو. پێشتر هەڕام گەیاندووە بابەتەکە دوو تەوەرەی سەرەکیە و سەرەتایش هەندێک قسە و باس بەبێ، دوایی لەسەر مەسەلەی تەقینەوەکەی یەکی شوبات و شێخزانا و کاشان کوشتنی دیزبازانی و هەموو ئەمانە کۆمەڵی قسە و باسمانە بێ بۆ مێژوو. هیوادارم کە بتوانین سوودێ بگەین بە جیلەکانی ئەمڕۆ بۆەوەی کە بزان ئەو مێژوانە چۆن هاتووە و ئەو حەقەتانە چۆنە هەموو لایەک پێی ئاشنا بێ، چونکە زۆر جار مێژوو بەڕاستی بە درۆ نووسێتەوە. دەسەڵاتداران کۆمەڵی قەڵەم بەدەست و قەڵەم خائینیان هەیە، ئەم قەڵەم خائینانە هەڵەسن بە درۆ و مێژوانە ئەنووسنەوە. سەرەتا هەندێک لە برادەران پەیوەندیم پێواکەن بازە سەرەواکەن کە کەسانێک جوێنمان ئەدەنێ و سوکایەتیمان پێەکەن. بۆ ئەوەی زۆر سەر ئەمە نەڕۆم بە کورتی بەو هاوڕێ خۆشەویستانە ئاڵێم ئەوەی کە دز بێ، ئەوەی کە گەندەڵ بێ، ئەوەی کە مشەخۆر بێ، ئەوەی کە قاچاقچی بێتی بە نایاسایی، ئەوەی کە پیاوکوژە و جاسوسی حیزبەکانە، ئەوەی کە شڕەخۆری پارتیە یەکێتیە گۆڕان و ئالەم بابەتانەیە، هەر کەسێ ئەهلی گیرفان و مامەڵە بێ بەڕێی من ئەوە ئەخلاقەتی خۆی دۆڕاندووە. بۆیە ئەکرێ ئەوانەی کە لە مەزادخانەی ئەم حیزبانە پاڵیان داوەتەوە لەسەری ئەژین زۆر ئاساییە بەڕاستی ژوێن بە ئێمەمانان بدەن، چونکە ئێمە دزیەکەنێن ئاشکراکەین، گەندەڵەکانیان ئەنووسینەوە، هەموو ئەو شەریان باسەکەین کە پڕن لە ناشینی لاقەتان. بۆیە کاتێک ئێمە مێژوی ئەوانە باسەکەین بۆ چاپەڵیە، ئەوانی ژێن جوێن و شتەدەن ئیهاناکەن ئەواکەن، بەڵام ئێمە نابێ بەڕاستی خۆمان بخێنە ئاسی ئەوانە و نابێ ئێمە هاوشانی ئەوانە بڕۆین و ئابێ ئێمە ئەخلاقیەتمان بەڕاستی لەگەڵ ئەوانە فەرق و جیاوازی هەبێ و نابێ هیچ کاتێک ئێمە دابەزینە ئاسی ئەوان. لە بەرامبەر ئەو شڕەخۆرانەیە لەم بەریشەوە بە سەدان هەزار ئینسانی شەرافەتمەندی ئەو کۆمەڵگایە هەیە کە گوێ لە ئێماگرن، ئەمانە خەڵکانی پاکن، خەڵکانی شەریفن و ئەمانە جێگەی ڕێز و تەقدیرن بەڕاستی، لەبەرەوەی ئەمانە خەڵکی گەندەڵ نین، ئەمانە دزنین و ئەمانە ئینسانە شەریفەکانی ئەم کۆمەڵگایە ئێمن ئەوانەمان لەگەڵایە بەڕاستی. ئەوە بۆ خۆی گرنگە. لە سەردەمی حیزبی بەعسی شابڕێزان هەروە بوو، هەموو جاشەکان، ئەمنەکان، تەواریەکان، فڵانە فیسارەکان ڕقان لە من بوو، ڕقان لە ئێوەمانان بوو. ئێمەش بەڕاستی ڕقمان لەوان بوو، چونکە ئەوان لە بەرەیستەم کارا بوون، ئێمە لە بەرەیستەم لێکراوە بوون. هەر لەبەرەوەیەکە وەکو چۆن سەردەمی بەعس هەرچی جاش و خاینە ڕقی لە ئێمە بوو ئیهانیان پێکردین، ئێسەیش هەرچی دز و گەندەڵە ڕقی لە ئێمەیە و ئیهانەمانەکەن و سوکاتیمان پێکەن و جوێنی ناشرینمان پێدەن بەڕاستی. بۆیە من لێرەوە بە هەموو ئەو خۆشەویستانە ئەڵێم لە هەر کۆڕ و مەجلیسێکە، لە هەر شوێنێکی سۆشیال مێدیایە، لە هەر ئەکاونت و پەیجێکە، ئەگەر کەسانێ جوێنیدا ئەوە بزانە کە زاڵمە یان نۆکەری زاڵمە بەڕاستی. ئەوە مشەخۆرە، دەستپیسە و دەمپیسە بە مانای کەلیمە، ئەگینا بەڕاستی ئەو کارە ناکە. لەبەرەوەیە ئێمە دژی پیسەکانی ئەوانین. یان زۆرێک لەو دزانەی کە باسییانەکەم بەڕێزان باس لەسەرەوەیەکەن و تەلەفۆنم بۆکەن و هەڕەشەیەکەن کاکەوە ئێمە شکاتەکەین و ئێمە وا ئەکەین و ئەچینە لای دادوەر و بەڵگە و بنێرە و ئەلەم قسە بابەتانە. جارە بەر لە هەموو شتێک کامە شکات، کامە دادگا، کامە دادوەر، کامە ئەسڵەن حکوومەت، کامە دەستور و یاساتان، کامەیە قوانینەکانی ئێوە.
ئەوە وەزیری ئەوقاف ئەو بڕیار ئەدا ئەڵێ مامۆسایانی ئاینی لەبەرەوەی کە لە فیلمێکە سوکایەتی بە مەسعود بارزانی کراوە یان حەقیقەت وتراوە ئێوە ئەبێ ڕۆژی هەینی خوتبەی ڕۆژی هەینی تەرخان کەم بۆ دیفاعکردن لە مەسعود بارزانی. ئەمە یاساکانی ئەو وڵات هەیە. بە کامە یاسا ئێوە باسێکن بەڕاستی ئەوەی کە بنەماڵەی بارزانی و تاڵەبانی و سەرانی پارتی وێشێتی خاوەنی سەدان ملیار دۆلارن و سەدان کۆمپانیان هەیە و بە شەریش نازانێ ئەمانە بە کام ڕێگا پێیان کردووە، بە کام سەرچاوە ئەمانە پێیان کردووە بەڕاستی. ئایا خەڵکی کون نابێت لە خۆی بپرسێ بڵێ ئەلێ زەحمەت نەبێ ئێوە بەچی ئەمانتان هێناوە؟ ئەوەی کە خۆیان یاسا و قانون بۆ خۆیان دانێن، یاسا بە پێی دزیەکانی خۆیان بەڕاستیەی کێشن، ئەوەی کە خۆیان دەبنە بەڕێوەبەری شارەوانیەکان و هەزاران زەوی باشە کە مڵکی حکوومەتە کە مڵکی عەرزەی زەراعیە هەمووی ئەکەنە مڵکی بازرگانی و کۆمپانیەکان بۆ خۆیان. ئەوەی کە بە درێژایی ئەم 30 ساڵە هەزاران زەویان لە باشین جێگاکانە خۆیان بە خۆیانی ئەفرۆشن بە 50 سان بە ئیرۆیەک بە دۆلارێک لە کاتێکە لەو شوێنەیە مەتی بە 2-3,000 دۆلار و ئەلم بابەتانەیە خۆیان ئەبنە شارەوانی و خۆیان ئەیفرۆشن بە خۆیان. خۆشەویستان ئەوەی کە مەسعود بارزانی هەموو سەری ڕەشی داژیر کردووە و کردوتی بە مڵکی خۆی بە شەرتێکیش لە ساڵی 91ەوە خاوەنەکەی شکاتی کردووە بەڵام هیچ کەسێ ناتوانێت لێ پشینەوەی لێ بکات. باشە ئەوەی کە نێچیرەڤان بارزانی ناو شاری هەولێرە یەک شاری بۆ خۆی داژیر کردووە، ئەوەی کە کەس نازانێت چۆن زیاتر لە 750 دۆنم زەوی لە دەباشان کراوە بە ناو ماڵی مام جەلالەوە. لە کوێی دنیای عەزیزان ئەوە هەیە کە جەلال تاڵەبانی وەکو سکرتێری حیزبێ هەسێ 124 دۆنم زەوی ببەخشێ بە نەوشڕا مستەفا لە دوای شابیا بە کوڕەکانی لە کوێی دنیاشتی وا هەیە. مەلیکەی ئەم هۆڵەندایە ناتوانێت کاری وا بکات، مەلیکەی ئەم هۆڵەندایە ناتوانێت عەرزی جوتیار و عەرزی زەراعەت و فەلاحەت و ئەوانە ببەخشێ بە خەڵک لە کوێی دنیاشتی وا هەیە. ئەگەر ئەمانە دزینین ئەمە چییە بە حەقیقەت؟ ئەگەر ئەمانە بەڵگەی دزی و جەردەی نییە ئەی چییە بێ زەحمەت؟ ئەوەی کۆسەر ڕەسوول گردێکی داژی کردووە گردی محافەزە لە سێمانی بۆ خۆی، ئەوەی کە 30 ساڵان نەمان بینیوە یەک دزی یەک گەندەڵ لە یەکێتی و پارتی بدێن بە دادگا، ئەوەی کە هەر هەمویان ملیۆنێر و ملیاردێرن و کەسیش ناپرسێت زەحمەت نەبێ ئێوە لە چۆتان هێناوە و چۆن ئەم هەموو پارتان پیا کردووە؟ عەزیزان یەک ڕۆژنامەنووس لەو کوردستانەیە ئازاد نییە بگەڕێ بەسەر سەرچاوەیە. ئەسڵ ئەگەر باسیشی بکە ئەیەن بە دادگاکەی خۆیان و دادوەری دەست دانیشتووە بە قازانجی ئەوان و بێدەنگیەکەن بەڕاستی. ئەوەی کە هیچ کەسێ نازانێ قەیوان و کار و سیتی و چوچی ئەمانە چۆن هەڵتۆقیون و چۆن بوون بە فیرعەون بەسەر شانی ئەو کۆمەلگایەوە، ئەوەی کە قەیوان هەموو ناوچەی سێمانی قوداوە، ئەوەی کە نەخۆشخانەی حکومی ئێسا لە بەتایبەت دەڤەری کورد سلێمانیان نەماوە هەمووی داژی کراوەوە هەمووی بووە بە مڵکی ئەهلی بۆ بە مڵکی تایبەت، هیچ نەخۆشخانەی نەماوە وردەوردە خەریکە شیرەکەش ئەفرۆشن و تەواڵیەکە و هەر هەمووی ئەبێ بە مڵکی قەیوان و بە مڵکی خەڵکی لەسەر بەخۆیان. ئەوەی کە خۆیان کۆمەڵە یاسایان داڕشتووە پڕ بە گیرفانی خۆیان هەموو سامانی خەڵکیشیان دزیوە، ئەژ لێ وەرە لە دادگا بۆم بسلمێنەکە من دزیمە، تۆ خۆت دزەکەی، خۆت دادوەرەکەی، خۆت یاساکەی، خۆت قانونەکەی، خۆت هەموو شتێکی من چۆن بتوانم بۆ تۆی کەشف بکەم؟ ئاخر من چۆن ئەتوانم خۆم دزە گەورەکە کە خۆی یاسا و دادوەر و هەموو شتێکە مەحکەمەی کەم ئەمە. باشە ئێوە وەرن پێم بڵێن ئایا یەک مناڵی ماڵی بنەماڵی بارزانی هەیە ملیۆنێر نەبێ بە دۆلار؟ تەنها یەک مناڵیان پێ بڵێن کش و کوڕیان ملیۆنێر نەبێ بە دۆلار. باشە بە کام سەرچاوە هێناویانە؟ لە کوێیان هێناوە جەنابی دادوەر؟ کاتی ئەڵێ بشکۆلژیان تۆ ئەمە لە کوێ هێناوە؟ ئەڵێ وزمە ئەوە وەرە دادگا بیسەلمێنە. چۆن بیسەلمێنم؟ وەرە تۆ بۆ منی بسەلمێنە لە کوێ هەموو پارێک کۆ کردووە تۆ زەحمەت نەبێ تۆ بۆ منی بسەلمێنە ئەگەر ڕاستەکەیت. باشە وەرە ڕێگەم بدە بە دوواداچون بکەم بۆ ئەو مۆزوعانە بزانم چۆن بەڕێکەی ژێ پێتان ڕاکێشم کە تا دوافرسی سامانی ئێوە هینی دزیە.
سێری راپۆرتێکی کە NRTم کرد خۆشەویستە هەمووتان بڕۆن ئێستا سێریکە بزانە چۆن پارشی ئازادیان دزیوە باشە ئەڵێ یانە و ڕیستۆران دێ لە پارشی ئازادیەکەنەوە کەس نازانێت کێ یاوێتی بەکێ باشە یەک دۆن مزەویان لەویا داوە بە کەرتی تایبەت کە 2500 مەترەیە باشە 2500 مەتر لە پارشی ئازادیە لەویا ئێستا مەتری بە 5000 دۆلارە وەکو NRT ئەڵێ واتە نرخەکەی ئەگاتە 12,500,000 دۆلار دەی ئەمە چێی کات ئەم دزیهی کێیە کێ ئەتوانێت 2500 مەتر لە پارشی ئازادی ببەخشێ بە کەسێکی تر ئەگەر ئەم دەست نایدا بۆ دەست باشە ئەمە دزەکەیە ئەم دەست دزەکەیە ئەیدا بۆ دزەکە باشە بەڵام کە ئێمە ئەم قسەیە بکەین ئەڵێەوە تەشهیرەکەن ئێوە ئەوە سوکایەتیەکەن ئێمە چۆن قبوڵیکەن بڵێن دز ئێوە بۆ ئەمان پێڵێن ئەی چی ئەمە کە زەحمەت نەبێت بەچی یاسایەک تۆ پارشی ئازادی 2500 مەتر زەوی ئەدی بە کەسێک کەس نازانێت کێیە نایزانی کێ ئاوێتیە بابا سێری نێشیرەوان بازانی خۆی مەکەن سێری کوڕەکەی نێشیرەوان بازانی کەن بزانە 100 ملیۆن دۆلاری هەیە یان نە باشە سێری مەسعود بازانی مەکەن سێری مناڵەکانی بکەن سێری منسوور مەکەن سێری مناڵەکانی بکەن ئەوە باسی مەسعود بازانی هەر ناکەم بەڕاستی کە چی تاڵان کردو چی بردو بڕۆ سێری کوڕەکانی لوقمان و سابیر و عوبەیدوڵڵا ئەوانە بکە کە هەستێکیان بەدەستی بەعز کوژ تۆ هەساوی هێز ئەبەیتە سەر بیرە نەوتێ ئەیکەی بە مڵشی خۆت نەوتەکەی ئەفرۆشی پارەکەی خێتە گیرفانێ من پێ بڵێم دز ئەڵێ وەرە بیسەلمێنە من شکاتی لێ یەکەم باشە زیاتر لە 20 دانە ساڵە شەوانە و ڕۆژانە هەزاران تەنکەرەنەوە دۆک و شارە مێرولە لە کوردستانەوە ئاودیو ئەبێ بۆ تورکیا بۆ ئێران کەسش نازانێ بۆ چیە ئەمە دزی نییە ئەی چییە ئەمە چەتەی نییە ئەی چییە زەحمەت نەبێ هەمووشیان کۆمەڵە چەکدایان لە دەورایە ئەیان پارێزێ ئەی چەتەی چییە کاک لە ڕووتان نەیە باسی یاساکە لە ڕووتان نەیە باس جا ئەگە وڵاتی ئێمە دادگا و دادۆر و یاسای تیا بۆ هەیە ئاوای بە ئەوە حاڵەکەی نەیە بوو بەڕاستی عزیزان باسی مەرزی کێلێم کرد لەگەڵ قایمقامەکەی گۆڕان لە قەڵاتزێ ئێسەش تۆزێکی تر لەسەر شتێکی باسەکە مەجلیس بابەتە ئەسڵیەکە لە مەرزی کێلێ خۆشەویستان 362 بار هەڵگر هەیە کە بە ئاشکرا ئەم 362 بار هەڵگرە ئیشەکەن ئەمە چۆن تۆزیع کراوە خۆشەویستان سێری دزی بچووک هەتاوکو گەورە بکەن کاتی خۆی کەسێ بە ناوی محەممەد وەتمان کە هەمەکارە بۆ لە ناوچەکەیە و کەسێکی ترش بە ناوی هیوا قەرەنەی ئەو کاتە کە قایمقامی ڕانیە بووە مامۆستا حەمید ناوێت کە سەرپەرشتیاری ئیدارە بووە ئەمانە بە کەیفی خۆیان هەساون ئەم خەتانیان دابەش کردووە باشە جەوەر ئاغا چل خەتی بردووە لەم خەتە شێخ نەسرەدین کە بە کۆرۆنا مردووە 15 خەتی بردووە محەممەد وەتمان خۆی 20 خەتی بردووە مەلا دەڵگەیی 10 خەتی بردووە بەکرباییس قایمقامی قەڵازیەکە گۆڕانە 15 خەتی بردووە کاتی خۆشی ئەم بەڕێزە دەستگای زانیاری یەکێتی بووە و مەسئولی ئاسایشی پشتدەر بووە ماوەیەک و خەڵکیشی زۆر ئازارداوە ئێستا گۆڕانی شەوێکێتیشە هەردووچیانە لە یەک کاتە باشە ئەمە یعنی 80 خەتی دراوە بەم خەڵکە ئەی ئەو سەونەوەکەی لای کێیە کێ ئەو خەتانی چی لاتە زەحمە نەبێ شێخ ڕەحمانی بنەوشان ناوێ 3 خەتی دراوەتێ باشە بەشەتێ خۆشەویستان ئەم خەتانە کاتی خۆی کە مەرزی کێلێ هێشتا نێودەوڵەتی نەبووە خەتێکیانیاوە بە 5,000 دۆلار تا 10,000 دۆلار چونکە ئێستا ڕسمی نەبووە بەڵام ئێستا خەتی بای 8 دەفتەر دۆلارە نرخەکەی بە مانگانە ئەیەن بکرێ باشە ترێلە سعرەکەی بەرزە ئەوانەی کە بچووکن سعرەکەی نزمترە لە 4 دەفتەرەوە هەتا 8 دەفتەر دۆلار باشە یعنی کەسێک کە 20 خەتی هەیە هی ترێلە یعنی بووە بە خاوەنی 8 دەفتەر دۆلاری ئەژێ وەڵا ئێمە دزنین دزیتان کردووە بە یاسا زۆربەی زۆری ئەمانە عەزیزان خەتەکانیان داوە بەکرێ یانە بەکرێ بە خەڵک مانگانە خەتەکەی یاوە بەکرێ 8 دەفتەرەکەیەکا بۆ نمونە ئەڵێ وەرە خەتی دەیە مانگی بە 2 ملیۆن مانگی بە 3 ملیۆن باشە ئاوە پارە پێیاکەن خەتەکەشی هەر ماوە مانگەش پارە پێ پێیاکات باشە تۆ ئەگەر 20 خەتت هەبێ ئەم 20 خەتە بە مڵشی هەرهینی خۆتە یەی ئەیدەی بە ئارام ئەحمەد خەتی بە 2 ملیۆن دینار کاکەشیان لە مانگەکەیە تۆ 20 خەتی هەیە 22 ملیۆنی
ئەمە 40 ملیۆن یەتە سەر ناو جیرفانتەوە هیچیش ناکەیت خەتەکەش هەرماوە ئەی دزی جەردەی چۆنە زەحمە نەبێ کە من باسێکەم و ئێوە لە من تۆ ڕابن جا حکوومەت ئێسا خەتی تازە نایە بەڵام قوبا تاڵەبانی هەساوە مجەویزی داناوە خۆشەویستان مجەویز چییە؟ تۆ ڕێ ئەکەوی لەگەڵێکێتیە مۆڵەتی 6 مانگە ئەیاتێ یا هی ساڵێکە ئەیاتێ ئەچی لە ئێرانەوە کاڵا بۆ خۆ دەهێنی باشە ئەم مۆڵەتە بە چەند دەفتەر دۆلار وەری ئەگرن لە مەسئولەکانی یەکێتی دەچی داواکاریەکە ئەبێتی ئیدارەی گشتی ئەوانش ئەیدەن بە قوبا تاڵەبانی بۆ 6 مانگ بۆ ساڵێ ئیجازەیەکە ئێرێ بە ئەوە دەفتەر دۆلار تۆش بۆ خۆت بارەبێت و بارەهێنیت باشە تۆ خۆت حکوومەتی خۆت یاسای خۆت دادگای خۆت دزەکەی خۆت جەلادەکەی خۆت ئینسان کوژەکەی ئیتر تۆ داوای چی لە بنەکەی بەڕاستی هەوایە بەتاخەوە بۆیە زۆر ئەمە ناڕۆم ئەمانە حەقیقەتن ئەمانە ڕاستین کۆی ئەو سیستەمە چەتەگەریە لە باشووری کوردستانە هەیە چەتە و دزە بەڕاستی کابرایەکی نوێژخوێن لە تااقەتی نەیژۆ لە قسەی مەلایە بگرێ کە بە باڵای مەسعود بازانیا هەڵەدا بەرماڵەکەی ئاوالەیەکە پارتی ئەیبات تۆبەی پیئەکە لە زیندانی ئاساییشە ئەیاتە بەر شەق ئابڕووی ئەبا تەعدای لێ ئەکا باشە ئەڵێ ئەبێ تۆ بڵێ من قەسم ئەوە نەبووە کاتی خۆشی یەکێتی ئەمەی کرد ئامانج هەورامیمان بیریە لە سلێمانیە کە 4 قسەی کرد ئاسایش فڕاندی تەوبەیان پێکرد و بە ڤیدۆ پیشانیە داوای لێبوردنیان پێکرد بە زۆر ئەمە بەعسی ڕەفتارانەیە بەڕاستی باشە ئەمە ئیشی بەعسە لە حقیقەتە بەعسیش ئێشتا ئابۆشکڕە نەبووە بەڕاستی بە ئاشکرا ئەوە بکات خەڵک هەیە لە هەولێرەوە نامی بۆ ناردووم ئەڵێ کاگەرام کۆمنتم نووسیوە دوای 48 سەعات پاکە سەر ماڵەکەم تۆ کۆمنتی لە فڵان بابەتان نووسیوە باشە هەڕەشەیان لێ کردووە هەیە لە کۆمپانیا بووە لە هەولێرە لەبەرەوەی کۆمنتێکی نووسیوە لە کۆمپانیەکە دەریان کردووە عەزیزان دەسەڵاتی لە کۆمنتێ بترسێ لە کۆمنتێ تۆقی بێ ئیتر ئەو دەسەڵاتە لەرزۆکە ئەوەتر دار ڕووخاوە ئەوەتر کۆتایی پێ هاتووە بەڕاستی باشە ئەوەی هەرچی یەکێتی و گۆڕانیشە هەمووتان ئەزانن یەکێتی و گۆڕان لە دێگەڵە بۆ لە ئەبنە پارتی تێکسە ڕەجاوازیان نییە ئەبنە پارتی بەڕاستی ئەم پێشەکەم هەر بۆ ئەو بخۆشەویستان ئێستا ئەچمە سەر ئەسڵی بابەتەکە هیوادارم کە بتوانم سوودێکتان پێ بگەێنم بۆ مێژوو ئەویش مەسەلەی شێخزانە چۆن کوژە و تەقینەوەکە یەکی شوبات چێ کردی و چۆن بوو و ئیدریس بازانی باوکی نێچیر چۆن کوژراوە ئەوانە باسەکەین و لەگەڵ ئەوەی کە ئەو دەستگایانەی کە یەن فلیمی ڕوود لە خەڵکەگرن و کامێر دەئەنێن و نوکتەکەشتان بۆ باسەکەم ئەمشۆ خۆشەویستە عزیزان طبعا ئەمە دڵنیام نێچیرەڤان بازانی ژێر لێ بێ ئەگەر ئێستا ژێرێ نەبێت نێچیرەڤان بازانی لە هەر کەس باشتر دەزانێ کە باوکی ئیدریس بازانی بە دەستی مەسعودی مامی و بە دەستی حەمایل خان بە شەراکەت کوژراوە و هیچ گومانێکی تیانێ ئەو مۆزوع بەڵام دەستگای پاراستن لەو کاتەیە چونکە شتەکە خێزانی بووە ئەوەندە بە وردی وریایی کارەکەیان کردووە بە جۆرێک دەرمان خواردیان کردووە و ئەچێتە بۆ ڕشانەوە ئەچێتە ناو ئەو تاوالێتەکەوە لە تاوالێتەکە ئەمرێ ئەلەساس پارتی ئەوی ببن بۆ وڵاتانی دەرەوە لە ئاسمانەکەیان کۆمەڵ دۆ دەنەسیان کرد لە کاتی خۆیان بەڵام هەر لە تاوالێتەکە مردووە من حرمەتم بۆیەوە کە شۆدە سەری لێ مردبوو شەڕاڵەکەیان بۆ کێشا بووە و داماوە چونکە دەرمان خواردیان کردبوو بەڕاستی بنەما ناوچێ مەسعود و ئەمانە داعش هەر ئەم مەلام سەفایە بە فیتی حەمایل خان کەش نە پشکۆلەی بووە و خانمێکی جوان بووە سێ کوڕی خۆی سابیر عوبەیدوڵڵا لوقمانی وە دەرناوە هەرسێکیان دەرکردووە و هەرسێکیان بەرودوار ڕایان کردووە بۆ لای بەخا و لەگەڵ حیزبی بەعس و سەدام حوسێن بوون لە سێ بۆنەی جیاوازە حیزبی بەعس هەرسێکیانی کوشتووە بۆیە لە ناو بنەماڵی بازانیە بە هیچ جۆرێ باسی ئەم سێ کەسە ناکات چونکە ئەم سێ کوڕە هەرسێکیان لە حەمایل خان نەبوون لە ژنی تری مەلام سەفا بوون بەڕاستی یعنی باوکی یعنی برای باوکی مەسعود بازانی بوو هەموو ئەمانش بۆ ئەوە بووە کە مەسعود بازانی ببێتە مەرجعی بنەماڵی بازانی و ببێتە مەرجعی پارتی و دوای خۆشی مەسعود بازانی ببێت بەوە
نەتیجەکەشی هەروە دەرچوو من ڕسمێکم بڵاو کردوتەوە لەگەڵ ڕیکلامەکەیە ئەگەر لەبارەی سایکۆلۆژیۆ سەیری ئەو ڕسمە بکەن کە ئیدریس بارزانی قسە بۆ خەڵک ئەکا چۆن مەسعود ئاوە ساوە بێتاقەت و بێزارە یەکە قسەوی بۆ ناکا پشتی کردوتە براکەی کە خەریکە قسە بۆ خەڵکەکە ئەو ڕسمە لە فەیسبووکە بڵاوم کردوتەوە هەمووتان جوان سەیریکەن و دیقەتی بدەن خۆشەویستە هەر لە سەرەتایشەوە مەلا مستەفا خۆی ئەیزانی کە کێشەیەشی گەورە لە بینی مەسعود بارزانی و ئیدریس بارزانیە هەیە و خۆشی لە ژێر تەسیری ژنەکەیە کە حەمایل خانە پشتیوانی مەسعود بارزانی کردووە باشە بەڵام ئیدریس بارزانی بە ئاسانی بۆ قود نەچوو کە چۆن چی لێ بکات لەو سەردەمانە کە هێشتا خۆی مابوو وەکو براکانی کەی لێ بکات بۆ وەکو عوبەیدوڵڵا و سابی لوقمان و ئالم بابەتانە بۆیە هەتا خۆی مابوو هەوڵیدا کە هاوسەنگی لە بینی ئەم دوو کوڕەیدا بپارێزێت ڕای بگرێ هاوسەنگیەک ئەوە بوو لە کۆنگرەی هەشتی ساڵی 1970 کە لە ناوپردان کرا مەلا مستەفا بۆ ڕاگرتنی ئەم باڵانسە لە بینی ئەم دوو کوڕەیە سەرتاپا ئەو کۆنگرەیە ئەخاتە خزمەتی ئەوانەوە و وە کۆنگرەکە وەکو یەکێک ئاوە لە بینی هەردووکیانە دابەشیانەکە ئیدریس بارزانی 450 دەنگ مەسعود بارزانی 450 دەنگ بە خشتی هەردووکیان یەکی 450 دەنگیان هێنا لە کۆنگرەیە ئەمە لە مێژووە نووسراوەتەوە قسەی من نییە قسەی خۆشیانە بەڕاستی لەسەرۆ ئەمەیشەوە ئەم ساختەکاریە کە لە کۆنگرەیە کراوەیەکی 450 دەنگی بۆ دانان نەیتوانی ببێتە هەوێنی ئەوەی کە ئەم دوو برایە بەیەکەوە بیان کرێت واتە تەبابن بۆیە ئەم کێشانە هەروابوونی هەبوو هەتاوەکو مەلا مستەفا کۆچی دوایی کرد یا مەلا مستەفا مرد لە دوای ئەوە لە سیوێکی مانگی یەکی 1970 لە ناحەی سلێڤانە سەربەشاری ورمێی ڕۆژهەڵاتی کوردستان دەرمانخواردیان کرد سەر لە بەیانیەکەی کاژمێر 6 بەیانی کۆچی دوایی کرد و دوایش ئیعلانیان کرد کە بە جەڵدەی دڵمردووە بەم جۆرە ئەسیرەی بەختی ئیدریس بارزانی بە دەستی مەسعود بارزانی و حەمایل خان بۆ هەتایە کوژایەوە عەزیزان کوڕێکی تری مەلا مستەفا کە ناوی لوقمان بارزانی بووە وەکو لە مێژووە بۆ یەچینەوە ئەم کوڕێکی ینی پیاوێکی جەربەزە و ڕاشکاو بووە کاتێ لەگەڵ عوبەیدوڵڵا باسی ئەوەیەکەن کە شۆڕشەکەی مەلا مستەفا یا شۆڕشی ئەیلول بەتەواوەتی گەندەڵ بووە و ئەم شۆڕشە بۆگەنی کردووە بەڕاستی و بەم زوانە ئەمانە کۆتاییان پێدێ ئەوە بوو لەسەر ئەم قسە و باسانە لوقمان ژێر قەڵەمڕەوی باوکی بەجێڵێ بەل لەوەی بگاتە بەغا لوقمانی کوڕی سەری مەلا مستەفاگن خۆشەویستان بەل لەوەی لوقمان بگاتە بەغا مەلا مستەفا نامە ئەنێرێ بۆ بەعس کە کوڕەکەی دێتە ئەوێ ئەوە بوو لەوێ بەعس لوقمانیان کرد وە کوشتیان وەکو چۆن عوبەیدوڵڵا و سابیریشیان کوشت هەر سێ ئەم کوڕانەی مەلا مستەفا بە فیتی مەلا مستەفا و بۆ مانەوە و بە قازانجی مەسعود بارزانی هەستێکیان تەسفیە کران و هەستێکیان کوژراوە ناوچوو هەموو ئەمانەش تەنها لە پێناوی ئەوە بووە کە مەسعود ببێتە مەرجەعی بنەماڵەی بارزانی و ببێتە مەرجەعی پارتی و دوای خۆشی مەسعود بارزانی بخاتە شوێنەکەی خۆی واتە ئەم خەنجە هەر لە کێلانە هەر هەبوو بەڕاستی ئەگەر بە مێژووی بنەماڵەکان و بە مێژووی بنەماڵی ئاغایەتیڵی دەرەبەگایەتیڵی هەچێکڵێ بشیتەوە بەدەیان و سەدان و هەزاران ڕووداوی وای تێدایە باو کوڕی خۆی کوژێ کوڕ باوشێ کوژێ برای خۆی کوژێ سەردەسەڵات ئەمە لە مێژووە زۆر بە بەڕاستی مێژووی بنەماڵی بارزانی ئەمە تێدایە هەتا ئێسش بەردەوامە کە مەسعود بارزانی مرد اینجا ڕاستیەکان زیاتر دەرەکەوێ هاتەتە ئێستاش مناڵەکانی لوقمان کەس ناویان نابێت کوڕەکانی هیچ زۆڵێکی ئۆتۆیان نییە یەک دوانیش دەوری نێچێبان بارزانیە هەن بۆ خۆیان پارە پێیاکەن و کاسبێکن و بۆ خۆیان ئەژین و تەواو ئەی ناشتێکی تریان نییە ئەمە لەسەر ئیدریس بارزانی بوو کە ڕوونە بۆ ئێمە کە چۆن کوژراوە شێخ زانا هەمووتان ئەم شیرۆکەتان بینیە خۆشەویستان شێخ زانا یەکێک بووە لە هەرە پیاوەکانی دەستگای پاراستنی سەر بە مەسعود بارزانی ئەمەی تر چەسپاوە یعنی گومانی تیان نییە
ئەو هێندەسی خەپێکراوی بنەماڵی بازانی و مەسعود و مەسول و ئەمانە بووە چەندین کاری جاسوسی و مخابراتیان بۆ پێکردووە چونکە شێخ زانە باگراوەندێکی ئیسلامی بوو باشتر ئەیتوانی کا لە ناو ئەحزابە ئیسلامیەکان نابکە چ لە ناوەوە وەچ لە دەرەوەی وڵات بە نەمونە ئەچووە پاکستان ئەچووە ئەفغانستان ئەچووە ئێران زۆر جێگە ئەگەڕا کاری بۆ بنەماڵی بازانیە کرد ئەمەندە متمانشی هەبوو لای بنەماڵی بازانی خۆشەویستان دوو جار حەمایل خان دایکی مەسعود بازانی بردووە بۆ حەج بۆ مەکە و مەدینە ئەوانە هەمووی کوڕی مەسعود بازانی عەزیزان عوبەیدوڵڵا و سابیر و لوقمان هەستێکیان کوڕی مەلام سەفا بوون هەستێکیشان بەعس کشتوونی لەبەرەوەی کە مەلام سەفا ڕاوی ناون بەڕاستی تەسفیە کردوون بۆ ناو بەعس کشتوونی هەمووتان یا زۆرینەتان کارەساتی تەقینەوەی یەکی شوباتی ساڵی 2004 بان لەبیرە کە لە هەولێر کرا پێم وایە جەژن بوو لە شاری هەولێر لە یەکەم ڕۆژی جەژنە لەم تەقینەوەیە کە لە یەکی شوباتا کرا زیاتر لە 100 کەس لەو تەقینەوە خۆکوژیا کوژراون یەکیان لە بارەگای لقی دوی پارتیا بوو ئەویان لە مەڵبەندی سێ یەکێتیا بوو بۆچی وای لێ هات هەڵبەتە تەقینەوەکەی مەڵبەندی سێ یەکێتی بۆ شاردنەوەی کولی یاریەکانی دەستگای پاراستن بوو خۆشەویستە تا ڕای گشتی چاواشە بکەن و بڵێن ئەوە تا تەقینەوەکە هەر لە لقی دوی پارتیا ئەنجام نەدراوە ئەوە تا لە مەڵبەندی یەکێتیشە ئەنجام دراوە باشە بۆیە بەم جۆرە مەسەلەکان دیزە بە دەرخۆ نەکرد زۆر بەوردی لەسەر ئەمە کاریان کردبوو باشە وە دوجاریش هەمیان کرد بەسەر ئیسلامیەکانە بەڵام هیچ کەسێ نەوێ من کردومە خۆی نەکرد بە ساحەب هەر ئەو سەردەمانە کە من خۆم لەبیرمێت پارتی و پاراستن ڕایان گەیان کە تەقینەوەکە لەلایەن خۆکوژێکی ترۆریستیەوە ئەنجام دراوە و ڕسمەکەیان پیشان ئایەتە ژوورەوە بۆ ناو کۆڕەکە و خۆی تەقێنێتەوە بەڵام ڕاستیەکەی بۆ شێوەیە ئەوەی کە لەو تەقینەوەیە ڕوویە نێچیرەوان بازانی لە ئارام ئەحمەد باشتر دەزانێ ئەوەی ڕوویدا تەصفیه حسابات بوو لەگەڵ نێچیرەوان بازانیە خۆشەویستە کۆمپلێت یعنی ئەکسەریەت بەڕەهایی ئەوانەی کە لەو تەقینەوەیە کوژان لایەنگری نێچیرەوان بازانی بوون وەستافی ئیدریس بارزانی باوکی بوون و دواییش لە ستافەکەی خۆی بوون هینی نێچیرەوان بازانی کە سوکاری ئەو شەهیدانە هەمویان ئەو ڕاستیانە ئەزانن خۆشەویستە نێچیرەوان بازانی لە من باشتر ئەزانێ بەڵام پێم وایە وای بیرەکاتەوە کێشتا کاتی نییە باشە شەوکەتی شێخ یەزدی لە ماڵەوە دائنیشێ حیوانێکی کڕیوە میوان و شتیەت پەیوەندی پێوەکەن ئەڵێ من نایم لەبەرەوەی کە میوانم هەیە و حیوان سەبرەوە بێبێت یعنی بە زۆر شەوکەتی شێخ یەزدی داوەتەکەن کە بڕوا بۆ ئەو شوێنە بۆی بکوژێ ئەینا نیازی نەبووە بڕوا خۆی بەڕاستی بە زۆر بردویانە باشە ئەم هێ من هەورامیەی کە ئێستا ئەندام پەرلەمانە ئەو کاتە متەرجمی هاریشود بووە خۆشەویستان هی کابرای ئەمریشی هەر لە بەیانیشەوە بۆ نمونە بۆ ئەو هۆڵە یا بۆ ئەو کۆڕە کۆنتڕۆلیان کردووە چەندین سەگیان هێناوە چەندین دەستگا و پێداویستی کەشفکردنیان هێناوە تا هاریشودیت هەر کە هاریشودیت و لە دواییە ئەڕوا هەموو سەگەکان و پێداویستیەکانی تر کۆ ئەکەنەوە 30 دقیقە دوای ڕۆشنی هاریشود تەقینەوە کاکرێت چونکە پاراستن نەیەویست هاریشود وەکو کابرایشی ئەمریکی پێوە ببێت بۆیە کە 30 دقیقە دوای ئەو چوە دەرەوە اینجا تەقینەوەکە کرا ئەو بەرنەکەوت لەگەڵ ئەم هێ من هەورامیە بۆیە منەفیزی ئەم مەوزوعە مەسعود بازانی و خودی مەسعود بازانی کوڕی بووە لە ڕێگای شێخ زاناوە کە لە مووسڵ کەسێکی ئیسلامی تونڕەوێن هێناوە بە دوایش ئەوانیان تەصفیە کردووی احتیاجی چونکە شێخ زانا وەکو برادەرێکی و یەدوڵڵای مەسعود بازانی و مەسعود بازانی بۆ بەڕاستی بۆیە ئەوانەی کە کوژراون لەو تەقینەوەیە خۆشەویستان یەک دانێشی لە جەناحی مەسعود و مەسعود بازانی نەبووە یەک کەسیتیان نەکوژراوە کە سەر بە باڵی بنەماڵی بازانی مەسعود و مەسعود بازانی بێت یەک کەسی شەنتیان نییە باشە هەر لە مەهدی خۆشناوە لە سامی عەبدوڕەحمانەوە لە کوڕەکانیشی پێمای ئەنج کوژان لە شەوکەتی شێخ یەزدیەوە لە ئەکرەم منتکەوە لە ئەحمەد ڕۆژبەیانیەوە زۆری تر
باشە یەکەیەکە ئەوانە هەڵبژێراون کە سەر بە باڵەکەی ئیدریس و نێشی لەبان بازانین وە لەوێ هێنایانن بە تەقینەوەیەک صافیان کردن و نێشی لەبان بازانیان ئاوە ڕوود کرد بەڕاستی بۆیە دووبارە یەکەمەوە بڕۆن پرسیارکە بدە چونکە خۆتان خۆشەویستان ئەوانەی ئەو ڕۆژە لە لقی دوی پارتی کۆبوونەتەوە بەخێرهاتنی خەڵکیان کردووە زۆربەیان سەرکردەکانی پارتی شەب بە نێچێوان بازاری بوون بە پێی بەرنامەیەکی ورد لە پێشدا داڕێژراو و لە پێشدا ڕێکخراو هەر لە سامی عەبدوڕەحمانەوە لە کوڕەکانی وەکوتم لە شەوکەتی شێخ یەزدیەوە لە ئەکرەم مەنتکەوە لە مادی خۆشناو سەعەد عەبدوڵڵا هیجران بازانی زۆری تریان هەمویان سەر بە باڵەکەی نێچێوان بازانی بوون بۆیە بەم کارە ساتە مەسعود و مەسرور وە دەستگای پاراستن توانیان نێچیرەڤان ئاوەڕوود بکەن وە کەسی وای بە دەورۆ نەهێڵن بۆیە هەر لە دوای ئەم ڕووداوەیشەوە پاراستن و مەسرور بازانی هەمیشە دەستیان ئاوەڵا بووە بۆ تەسفیەکردنی هەر کەس لە مەسعود بازانی و مەسرور هەڵگەڕێتەوە و سیقە پێکراویان نەبێ لە جۆهەرنامیقەوە تا فەرەکەدین کاکەی تا فەرێدون جوان ڕۆی تا وەحید کوفلی فەرماندەی جەتیرۆری دهۆک تا فازل بەرواری ئەمەی هین بوو پێ نایشە هێزی ئاڵتونیەکەی عێراق هەتا ئەدیب شێروانی جەرجیس فەتحوڵڵا هەڤاڵ جوجەڵە و دەیان کەسی تر ئەتوانین باسکەین کە ئەمانە هەمووی سەردەمانێ لەگەڵ پارتی و بنەماڵی بازانیا بوون کاتێککە دوور کەوتونێتەوە هەمویان تەسێکراون و هەمویان لە ناوچوون و کشتونیان یەک یاسایش نەبووە لێپەسینەوە لەم مۆزوعانە بکە چونکە بکوشەکە خۆیان بوون خۆیان تۆریان کردووە خۆیان دادگا بوون خۆیان دادوەر بوون و کەسەکەیان داخستووە کەسیان لەسەر نەگیراوە لەسەر ئەمانە هیچی بۆیە ئەم کارە هیچ بسوتەوەیەکی ئیسلامی لە پشتیەوە نەبوو خۆشەویستان تەنها پاراستنی پارتی نەبێ لە ڕێگەی شێخزاناوە کە یەکەم پیاوی دڵسۆز و بەوفەڵ دەستگای پاراستن و بنەماڵی بازانی بوو هەر لە دوای ئەوەی کە کارەکەیان بە شێخزانە ئەنجامدا و بە فەتەیەکی زۆر کەم شێخزانیان هێنایە گیر و گاس بۆ ئەوەی بۆ هەمیشە بکەری ئەسڵی نەهێڵن و تەسفیەکەن هاتن کۆمەڵێک سیناریۆی قێزەون کە پارتی و پاراستن هەمووی لە هەولێر و باددانە خۆیان ئەنجامیاندا بوو و ئەم سیناریۆیان لە تیڤیەوە هەمووی پیشاننا کە مەسعود بازانی نووسی بوویەوە و بکەرەکەی هەر خۆیان بوون زۆر چەپەڵانە دەرهەق بە خەڵک ئەو هەموو تاوانە کرابوو بە ژن بە مناڵ ڕفاندن بە لە تەشتا نازانم سیستی وا قۆڕقۆڕیان لەو کاتان لە تیڤیا بڵاو کردەوە من هەموویان بیرە بەڕاستی کە هەموویان خۆیان کردبوویان و زیادە ڕۆژی تیاکرا بوو بۆ ئەوەی شێخزانە بە تەواوی تاوانبارکەن بۆیە تەواوی بارەکەیان نایە سەر شانی شێخزانە هی ئەو هەموو تاوانە و هاتن کوشتیان بۆیە شێخزانە قوربانی بوو قوربانیەشی نەزان وەلەو تاوانکاریش بوو باشە بەڵام قوربانیەکەی ئەو بوو کە باوەڕی بە بنەماڵی بازانی کردبوو کە کاری بۆ کردن کە تا ئیشیان پێکرد پێیان کرد لە دوایشە کردیان بۆ مۆزوع کردیان بە قوربانی لەناویان بردی ئەعدامیان کرد چیرۆشی شێخزانە زۆر لە چیرۆشی بەختیاری حەسەن نەجەفی ئەچێ بەختیاری حەسەن نەجەفی خۆشەویستان ئەو کەسەیە کە سەدەر عوسمانی لە هەولێر لە بەردەم زانکۆکەیان ڕفاند و بردی بۆ مووسڵ لەوێ کوشتیان باشە لە دواییشە هەر پاراستن خۆی بەختیاری کوشت ئێسش تەرمیدیار نییە بەختیاری حەسەن نەجەفی هەر لە مووسڵ کوشتیان دوو کەسی کەش کە لەگەڵ بەختیارا بوو ئەوانیشیان کوشت وتیان ئیسلامی کوشتوێتی لە مووسڵ هەر سێکیان تەسفیە کران ئەوانەی کە سەدەر عوسمانیان برد لە مووسڵ کوشتیان ڕێک لە یەکەشێ ئەم چیرۆکی بەختیاری حەسەن نەجەفیە لەگەڵ چیرۆکی ئەم کابرایە شێخزانە لە یەکەشێ بەڕاستی هەردووشیان ئیشەکەیان پێکردوون و کوشتوونیشیان بەڕاستی بۆیە پاراستن خۆی چی خەڵکی ڕفاندبوو چی تعدای سێکسی کردبوو چی تاوانی کردبوو چی خراپەکاری کردبوو کۆمەڵێک لەمانەی هێنا هەمووی لە تیڤیەوە خستە ملی شێخزانە لە دادگایەکی شاراوەیە کوشتیان لە میدیاکانەوە جاڕیان ناکام کەسە ئەمەی کردووە ئەوەی کردووە وا خراپە خەڵک ئەنی چیرۆکی ویان هۆنی بووە خۆشەویستان لەسەر دەمانە هەمومان ڕقمان لە شێخزانە بۆ ئەمان ئەمە چ جانەوەرێکە نیشانی کردووە ئەمە چ وەحشیەکە لە کاتێکە بەڕاستی واژ نەبوو ئەوەی کە شێخزانە ئەناسێ ئەزانن کە بۆ زۆر نەبووە بەڕاستی باشە بۆیە تەواوی شتەکان خستە ئەستر شێخزانە و ئیعدامیشیان کرد بۆی بوو هەتایە کوشتنی تەقینەوەیەکی شڵات کۆتایی پێبردن نەچێت بۆیە بەم جۆرە
مەسعود و مەسعود پاراستن توانیە لە ڕێگەی شێخزانەوە لە ڕێگەی ترۆریستێکەوە دەیان کەس لە نارەکانی خۆیان کەسەر بە باڵی نەشیروان بازانین تاسفیە بکەن لە ناویان برن وە کۆتیان پێێنن بۆیە نفوسی نێچێوان بازانی لە ناو سەکرێتی پارتیە بە تەواوەتی کەم بووە هەمووتان بەخێر بن سەرچە باشە لە دوای ئەوەیشە لە هەر شوێنێکە زانی بێتیان کەسانێک کە خەتەری هەیە وە پایەی کۆمەڵایەتی هەیە وە سەر بە نێچێوان بازانیە تەسفیان کرد و کوشتوێنە لەلایەن بردوورە تاریکایە جا بە دەرمان بێت جا بە تەقینەوە بێ جا لە پشتەوە لێیاندا بێ لە ناویان بردووە بەڕاستی بۆیە خۆشەویستان ئەوە مەسەلەی شێخزانە و چیرۆکەکەی بوو بۆی هەمووتان ئەو ڕاستیە بزانن و بۆ مێژوو بەڕاستی ئێمە قساناکەین نەخوا نەخواسە بۆ مەسەلی دژایەتی و چیوانە بابەتانە ئەچینە سەر کارێکی زۆر قێزەون خۆشەویستە کە ئەویش ئەو مەلەف و ڤیدۆ نوکتەکەش ئەمە باسەکەم ێستا سێکس و تەزویراتی دەستگا ئەمنیەکانە لە کوردستانی باشوورە خۆشەویستە ئەمە زۆر کارە ساتە ئێستا ئەم نەخۆشیە سەرەتا پاراستنی بنەماڵەی بازانی لە دوای ڕاپەڕینەوە هێنایە باشووری کوردستان ئەویش لە ساواکی ئێران و لە موساد و لەمانەوە فێر بوو بەڕاستی ئەم دەستگایە کە دەستگای پاراستنە زۆربەی هەرە زۆری سەرکردەکانی پارتی ئەوانەی کە پۆستیان هەیە بە جۆرێک لە جۆرەکان خستێنتە داوەوە جایە خۆیان یان ژنیان یان کچیان یان کوڕیان ئیتر بە هەر جۆرە بێ یەک مەلەفی ئەخلاقی سێکسی بۆ دروست کردوون و گرتوونی لێرەوەیە ئەمانە سەریان دانەوەندەوە بۆ بنەماڵەی بازانی و ئامادە نین سانتیمەترێک لە سیاسەتی بنەماڵەی بەزێن دوورکەونەوە بنەماڵەی بازانی چی ئەڵێن تەواوە بێعیبە چونکە ئەگەر وانەڵێن هەم مەلەفەکان هەیە و هەم ئەیشیان کوژن یەکسەر ئاوای ناتوان بەڕاستی دوورکەونەوە واز بێن چونکە نمونەمان زۆر هەیە کە وازن هێناوە دوای کوشتیانە عەزیزان بۆ مێژوو ئەمەشان بۆ ژێڕمەوە فرانسۆ حەریری خۆیشێک بوو لەو پیاوانەی کە حورمەتم بۆ ئێوە هەیە هەتیو باز بوو لە هەموو پارتی ئەو ڕاستی ئەزانێ بەڕاستی هاوڕێشی فرانسۆ حەریری لە نووسینێکە باسیەکە باشە ئەڵێ فرانسۆ کاتی خۆی پێی وتوم لە دوای ئاش بەتاڵەکەی ساڵی 75 کە ئەچنە کەرەج و تاران و ئالەم بابەتانە ئەڵێ چەندین گەنج دەیان گەنج ئەهاتن بۆ لای ئێمە بۆ کەرەج کە لێەوە بیان نێرین بۆ ئەوروپای شەرقی بۆ خوێندنەوە بۆ خوێندن بۆ نیە بن بە دوکتۆرا و ببن ئەمانە بێنن ئەڵێ بۆ هەموو ئەمانە سێکسمان لەگەڵا ئەکردن بۆ ئەوەی هەمیشە چاو لە ژێرمان من کە چوشنە ئەوروپا بە هیچ جۆرێک واز لە پارتی و ڕێبازی بازاری نەهێن باشە ئەمە خۆی ئێرە فرانسۆ حەریری خۆشەویستە هەر لەبەر ئەمەیە پاراستن کاتە زیندانیەک ئەگرێ ئەگەر ئیعتراف نەکا ئەوە ئەچن ژنی بێ یا خوشکی بێ فەرق ناکە ئەچن ئەیهێنن باشە ئەڵێ تعدای سێکسی لە ژنەکەت یا لە خوشکەکەت ئەکەین ئەگەر ئیعتراف نەکەیت باشە چونکە ئەو کاتە کاتی خۆشی بەعسیەکان ئەیان کرد عەزیزان ئەویان کردووە چونکە لە سەردەمی بەعسیشا زۆر جار ئەگەر زیندانیەک زۆر خۆڕاگر بووایە و بە جەربەزە بووایە بەڕاستی ئیعترافی نەکردایە ئەچون ژنەکان ئەهێنا یا خوشکیان ئەهێنا لە هاوسەرەکان هێنا لە بەردەمیان دایان ئەنا ئەیانت ئەگەر بێت و تۆ ئیعتراف نەکەیت یا ئەممان بۆ نەکەین ئەوە ئەم ئەمنە ئەم سێ ئەمنە لەگەڵ ژنەکە تا سێک سەکەن لە بەرچاویە بۆیە مەجبورە بوون ژنەکەیان ڕوتە کردەوە مەجبور کابرای ئیعترافی کرد و ئاوای لێ هات باشە جەباری عەلی عەوێس کە ئامرکەتێکی یەکێتی بوو دوایش پێم وایە حەسک بوو لەگەڵ نەرمینی خێزانیا کە لە دوای نەوەیەکەوە بەداخەوە کوشتیان باشە قوربانی ئەم مۆزوعە بوون بەڕاستی باشە جەبار زیندانی بوو نەرمینیشیان بردوو بۆ ئەوێ و داوایان لە نەرمین لە جەبار کردبوو ئەگەر ئیعتراف نەکرد و نەرمین ئەومان بۆ نەکا ئەوە سێکسی لەگەڵاکەن نەرمین ئەوەی قبوڵ نەکرد بەڕاستی نەرمین بە هیچ جۆرێک ڕازی نەبوو بەوەی کە ئەمنی سلێمانی تعدای لێ بکەن بۆی کە جەبار بۆیە جەبار وتی ئیعتراف کە بابیکە چیشتان ئێمە من بۆتانەکەم بەس تعدام لێ مەکەن ئەوە بۆ شەریفانە لێ دەرچوو لە حەقیقەتە لە دوایە ئەو بشەکەسێکی دەرمانخوا کرد لە شاخە و وەڵحال دوایش نەرمین خۆی کوژرا بوو بە قوربانی و جەباریش بەداخەوە کە کەسێکی پاک بوو بەڕاستی یەکێتی خوان خستیانە بیرێکەوە لەو بیرانەی کە لە هەندێک شوێن هەیە بیرەکەی ئاوەکەی وشکەکە خستیان ناو بیرەکەەوە بە زیندوی لە دوایش یەک سەڵی فشێکیان نەبوو بە بیرەکە سەر نەوە بیرەکەی تارمەکەی بۆ شانزایتە جەباری عەلی عەوێس ئەویش قوربانی ئەم مۆزوعانە بوو یعنی زۆرمان هەیە لەم نمونەیە بەڵام
هەنێکیانەیە تەسلیم بووە هەنێکیانەیە تەسلیم نەبوون وەکو جەبار و نەرمین تەسلیم نەبوون و بە شەرافەتمەندانە هەرچەندە دوای هەردووکیان تیاشون بەڵام ڕێگایان نەیە ئەمن تعدیان لێ بکە بەڵام پارتی ئەمانە ئەم کارە ئەەکەن بەڕاستی یەکێتیش ئەیکا بۆ شەرەزایەتەن بەڵام پارتی زۆرتر ئەیکا باشە پاراستنی پارتی لە زیندانە نهێنیەکانە ئەم کارە ناکە زیندانی سوار زیندانیەکەن وڵی لە زیندانی ئاکرێ ئێزیدیان سواری ئیسلامی کردووە ئیسلامیان بە زۆر سواری زیدی کردووە ئاوایە ئەمە باشە بۆیە ئەم دەستگایە لە زۆربەی هوتێلەکانی خۆیانە چەندین ژووریان هەیە خۆشەویستان باشە بۆنە لە عێراقا لە هەولێرە لە دووهۆکە لە سلێمانیە لە لوبنانە باشە لە زۆر شوێنە هوتێلیان هەیە لەم هوتێلەیە دوو ژوور سێ ژوور هوتێلی ڕاقی دایان ناوە تایبەت بخۆیان بەڕاستی باشە بەنمونە کەسێک کە دۆستیانە یان کەسێک کە نەیاریانە ئەچێتە فلانە ئوتێل لە فلانە ئەم شارانە یە ئەم وڵاتانە دووبەی بێ هەر شوێنە بێ کوردە ئەوەیە ئەوەیە یا لوبنان یان سلێمانی و دووهۆ هەر شوێنە نیشانەکە ئەمان ئوتێلیان هەیە کەسەکە نازانێت مەسەلە چییە داوای ژووریەکات کابرای پاراستن کە لێ تایبەتدانراوە بۆ ئەو مۆزوع و لە ئوتێلەکە ئیشەکە یەکسەرە ئەڵێ ئەو ژووری ئەیاتێ کە کامێراکەی تەیە باشە کە تۆ ئەچیتە ناو ئەو ژوورەوە نازانی مەسەلە چییە ئەگەر ژنێکی ژنی خۆشی بێ لەگەڵ تابێ و ئەگەر ژنێکیش بەری بۆ نمونە حەزی لێ بکەی یا سوزانم ئەوی کە ئەو شاناکەن بۆ نمونە ئەوە ڕەسم تەگیرۆ ڤیدۆ ئەگیرێ لای پاراستن ئەمێنێتەوە بەڕاستی بەڕەنگە تۆ هەستی بچی بۆ بڵێ لە لوبنان ئوتێلێکی کوردەکان هەیە ئوتێلێکی زۆر ڕاقی خۆشە ئەچم بۆ ئەوێ ئەچی ئەڵێ من ئەمێ لەم ئوتێلە بمێنمەوە ئەوەی لەوەیە پاراستنە ئەڵێ فلانە کەسی هاتووی بەڵێ ئەڵێ ئەمە ئوتێلی ژووری 220 بنمونە تۆ نازانی مەسەلەکە چیە چێکی کامێری تیادانراوە یعنی پاراستنی ئێستا ئاواکە چ لە هەولێر چ لە سلێمانی با ڕوونتر بە ئێوە بڵێم خۆشەویستان من ئەڕۆم بۆ هەولێر ئەڕۆم بۆ هەولێر بنمونە ئەچمە هوتێلێکی ڕاقیەوە ئەڵێم فلانە ژوورم بنێ پاراستنێکی لێ ئەڵێ ئەو ژوورە بۆ تۆ ئەو ژوورە کامێری تێیە خۆشی نازانی بەڕاستی هەموو شتێک ڕیکۆ دەکرێت بۆیە ئەمە بەڕاستی لووتکەی بێڕەوشتیە لە حەقیقەتە خۆشەویستە بابەتێکی تەواو نەفرەتاویە دەستگایەک حیزبێک بنەماڵەیەک بەم ڕێگا پۆخەوە دەمی خەڵک ببەستێ و خەڵک کا بە کۆیلە وڵاتێ تاڵان بکە بەڕاستی کارەسات بۆیە ئەم مۆزوعە پاراستن ئەیکات زانیاری ئەیکات وەسا حەسەنی ئاسایش چەندین شتی وای کردووە بەڕاستی گۆڕانی گردەکەش کردویانە چونکە کامێرەیان لە ژوورەکەی عوسمانی حاجی مەحموود نابوو باشە کە تۆ کامێرە بۆ قسەکردن دابنی لە ژوورێکە لە گردەکەیە بۆشی کەشی داانی خۆشەویستان ئەمانە هەمیان ئەو کارە ئەەکەن بۆیە ئەڵم گۆڕانیش ئەو کارێک کردەوە بەڕاستی باشە چونکە کاتێک تۆ لە گردەکەی کامێرای شاراوە نهێنی بۆ دائەنێن بۆ ئەوەی قسەکانی تۆ ڕیکۆردکن یعنی ئەگەر بۆیان کرێ کامێرەی بۆ ڕوتیش بۆ دانی بەڕاستی یعنی گۆڕانش بەڕاستی ئەو کاراکە بۆ بەڵگەیش هەیە ئەو مۆزەکە باسم کرد یعنی لە نووسنیشە بەڕاستی دائەنێن حتا ئەگەر کەسانێ نەکەونە ناو داوەکەوە ئەچن چیەکەن خۆشەویستان ئەچن سەری ئەم زەلامە ئەهێنن دەینێن بە لاشەیەکی ڕووتەوە بۆ بڵاوی ئەکەنەوە بۆ شکاندنی کەسایەتێکی تۆ ناوێری بچیتە جێگایەک چونکە ژیانی کەسی و ژیانی تایبەتیت بەڕاستی لە خەتەردایە عەزیزان خۆشەویستان باشە لە شەڕی ئەخلاقەوە شەڕەکان دابەزیوە بۆ شەڕی بێڕەوشتی بەڕاستی لە شەڕی ڕاستەقینەوە بۆ شەڕی درۆ لە شەڕی بەرز و ئینسانی بە مانای کەلیمە یا شەڕی فکر و مەعریفە و ڕەخنە بۆ بە بەڕەڵایی بە مانای کەلیمە خۆشەویستە ئەمە کارەسات بەڕاستی ئەمە کارەسات حتا ئەوانەی گوایە زۆر دژی پاتی وێچێتین کە خۆیان بە ئۆپۆزیسیۆن ئەزانن ئەمانەیش لە دەسەڵات بەڕاستی خراپترن لە زۆر حاڵەتە خۆشەویستە چونکە هەمان تاس و هەمان حەمامن دەسەڵاتیان هەبێ لە یەکێتی و پارتی و دەستگایانە بەڕاستی خراپترەکەن بۆیە عەزیزان شەڕی بێئەخلاقی بە بێئەخلاقی ناکرێت شەڕی بێئەخلاقی بە ئەخلاقەوە ئەکرێت بەڕاستی شەڕی بێئەدەبی بە ئەدەبەوە ئەکرێت باشە ئەگەر وانە بێ تۆ ئەبیتەوە بۆوان بەڕاستی من لە سەردەمی پاڵتاکەوە ئەتوانم بڵێم کە دەیان ژنم پاراستووە لە مۆزوع و لە فلیم و ئەنم بابەتانە لە واقعە خۆشەویستە ئەرشیفێکم لەلایە ئەرشیفێک هەمووی پاراستووە وەکو چۆنەی چاومە پارێزم ئێستا چەند ڕێبازگەردیە هێنن کە 2 ساڵ و نیو بەر لە ئێستا هەموو دەم و فیدۆ و ڕسمەکانی لەلای من ماوە
کە چەندین تەلەفۆنی بۆ کردوم کە من بیهێنمە لایڤەکەی خۆمەوە بەڵام نەمهێنا لایڤ چونکە خۆی لە پاراستن کاری کردووە ڕۆڵیان هەبووە ژنەکەی پاراستن بووە تعدایان لە خەڵک کردووە هەموو شتیان کردووە تعزیب خەڵکیاندا بۆ پارە بەڵام من ئەوەم نەکرد باشە چونکە بۆ لەبەرەوەی کە ژنی خۆی وە خوشکی کەسێک کە لە ئەڵمانیایە وەزێر جۆرجان لە پێیجەکانە بەناوی پێیجی نووسەر و ئەوانە قسا کات و پیاوی پارتیە ئەم ژنانە خۆیان تەلەفۆنیان کردووە بۆ نمونە بۆ سعدی پیرە بۆ فڵانە مەسئول بۆ ئەو مەسئول قسەیانتە داوە ئیشارەی سێکسیان کردووە ڕیکۆردیان کردووە بۆ پارە پیاکردن ڕیکۆردیان کردن بەڕاستی هێنینی هات بازانی هی سعدی پیرە و پشتیوان ساعت خوزۆیتە کە من هەر هەموویم لەلایە ئەمانە 3 ساڵ لەلامە بەڕاستی بەڵام من بێزم نایە ئەو شتانە بڵاوکەم و هەست بە شەرمەزاریەکەم بەڕاستی کەچی ئێستا ئەو برادرانە بەداخەوەچن ئەیانێنن ژووریان پێگەر بکەن بۆدان لە پارتی یا بۆ یەکێتی بەڵام ئەم شەڕە شەڕێکی نزمە لە حەقیقەتە ئەمە عیبە 3 دانە ساڵە تەواوی ئەو شتانە لەلا هەیە خۆشەویستان زۆر بە زیاتریشەوە باشە چکە خۆم قسەم لەگەڵ هەموو ئەمانە کردووە هەمووی لەلام ڕیکۆردە بەڵام من چۆن ئەو شتانە بڵاوەکەم و خۆشەویستان من ئەزانم ئەگەر فلیمێکی من لای مەسئول بازانی بێ یا لای دەستگای زانیاری بێ ئەچن بڵاویەکەنەوە بەڵام من هی ئەوان بڵاو ناکەمەوە بە هیچ جۆرێ باشە چونکە ئەگەر وام کرد یعنی من ئەبمەوە بۆن باشە ئەگەر من بڕۆم بە نمونە فلیمێکی ڕووتی فڵانە مەسئولی یەکێتی یا پارتی یا گۆڕانیە ئەمانم لەلا بێ و بڕۆم بڵاوی بکەمەوە و بمەوێ کەرامەتی بشتێن و حەیای بەرم ئەوە سەردەشی ترۆرەکەم سوڕای مام محەممەد ترۆرەکەم دەسڵاتم هەبێ باشە ئەو کەسەی کە شەڕەکان ئاوا نزمەکاتەوە بۆ پەلاماری ئەخلاقی و بۆ پەلاماردانی ژیانی شخصی ئینسانەکە ترۆریش ئەکا باشکە ئەوە ترۆرە بەدناوترین ترۆرە بەڕاستی چونکە ئینسان 100% لە مێشکە خاڵیکەنەوە بەس نەچن پەلاماری ژیانی شخصیەکەی نەدەن بەڕاستی ئەوەیە چونکە تۆ ئەبیتەوە بەتاوان بەڕاستی ڕاستی بۆیە خۆشەویستان ئینسان ئێمە دژی پارتی وێشێتین بۆچی دژی پارتی وێشێتین لەبەرەوەی کە پارتی وێشێتی و گۆڕاندزن گەندەڵن دەستپیسن ئەچن کامێرە بۆ خەڵک دانێن بێڕەوشی بڵاوکەنەوە بەڵام ئێمە نابێوەکو ئەوان بین بەڕاستی ئێمە نابێوەکو ئەوان بین ئەبێ بە پێچەوانەوە بین بەڕاستی بە پێچەوانەوە چونکە ئەمە ئەخلاقیەت نییە لە حەقیقەتە ئەمە شەرمەزاریە لە حەقیقەتە ئەمە شەڕکردن نییە من سعدی پیرەم قبوڵ نییە بە هیچ جۆرێ بەڵام دەنگەکەیم لەلایە ناچم دەنگی ئەمە بڵاوکەمەوە کاکە لەگەڵ ئافرەتێکا قسەیەکە چای دەرەکەی مشکلیم نەکاکە یا عینی نازانم هەر کەسێک لەو مەسئولانە خۆشەویستە باشە 12-13 ساڵ بەر لە ئێسا کە من لە پاڵتاکا بووم قوبا تاڵەبانی هەر بەخۆشی نەزانیوە خەڵک چۆتە ئەو کاتا قوبا تاڵەبانی نوێنەری حکوومەتی هەرێم بووە لە ئەمریکا برادر چۆتە ناو ژوورەکەیەوە لەوێ کۆمپیۆتەرەکەی ها کردووە تەواوی ڕەسمەکانی بۆ من نردووە هینی خۆی یای خێزانەکەیشی باشە کە هەموو ئەم وێنانە وێنەی نەشیاوە لەناو مەسبەحا بە شۆرتەوە مەلەکەن ئەوەکەن ئەوکەن 13-14 ساڵە لەلامە نەمێشتووە بە حەیەتی زەلام بیبینێت باشە ئەگەر بەیانی قوبا تاڵەبانی 2 ملیۆن قسێشم پێ بڵێ بە حەیەتی ناچم بەلا ئەو شتانە بەڕاستی چونکە ئەبێ سیاست بە ئەخلاقەوە بکرێ بەڕاستی ئەگەر بە بێئەخلاقانە سیاسەتێک کرد تۆش ئەبیتەوە بە پارتی و بەیەکێتی بەڕاستی ئەبیتەوە بە بکوش ئەبیتەوە بە تاوانکار لە واقع لەبەرەوە ئۆپۆزیسیۆن بوون هەر ئەوە نییە تۆ قسە بەیەکێتی و پارتی بڵێت ئەبێ ئەخلاقیش هەبێ بەڕاستی ئەبێ ئەدەبت هەبێ بە مانای کەلیمە ئەگەر ئەدەب و ئەخلاقی نەبوو تۆش ئەبیتەوە بەیەکێتی و پارتی ئەگەر سبینێ بووی بە پارێزگارێ بووی بە مەسئولی بووی بە شتێ ئەبیتەوە بۆن بەڕاستی بۆیە هەمیشە من قەناعەتم بەوە هەبووە هەر ئینسانێ لەم دنیایە ئابڕووی هەبێ ئابڕووی خەڵک نابێت هەر ئینسانێ شەرەفی هەبێ شەرەفی خەڵک لەکەدار ناکە لەوە دڵنیا بنەوە ئەو کەسانەی کە ئابڕوو شەرەفی خەڵک لەکەدارەکەن ئەو خۆیان دۆڕاندویانە ئەیانەوێ خەڵک بۆ خۆیان پەیدا بکەن بەڕاستی ئەیانەوێ بڵێن ئێمەش هەر خۆمان نین خەڵکی کەشمان لەگەڵایە وەکو ئێمە بەدناو ئەلەم بابەتان باشە سەری ئاسۆ ئەڵمانیە ناوە بەلاشەیەکی ڕووتەوە بۆ منیان نردووە ئەها کاگەرام ئێمە سێرەکە بەشتە پێزانم ئەمە عیبە کاک ئەمە عیبە ڕخنە لە ئاسۆ ئەڵمانی هەیە ڕخنەی لێ بگرە پەلاماری بدە کوڕەکە حتا جوێنیشی بەرێ بەڵام ئەم ئیشە قۆڕە چییە تۆ سەری ئەم کابرایەت بۆنەوە بەلاشەیەکی ڕووتەوە و ئەلەساز لەگەڵ ئافەتێکە تۆ شەرم ناکەن ئێوە عیب ناکەن کاکە ئەم عادەتە قۆڕە عادەتی پارتی وێشێتی و دەستگای زانیاریەکانیانە ئەبێ ئێمەمانە نەچین بەلە ئەم مۆزوعە بەڕاستی زۆر لەو بابەتانە هەیە
هەر لەم ماوەیە چەندینم بۆ هاتووە لە بابەتانە سەری سەلامەکەیان ناوە بە لاشەیەکی یەکێکی ترەوە کاگەرام ئەها فڵانە کەس ئەوە کە ئیجای کە خۆت و تۆ شەریکی کاکە عیبە بەڕاستی عیبە باشە هینە ڕێباز حەملە باشە فلیمی ئەویشیان گرتووە خۆشەویستان پاراستی پارتی لەلایەن هەیە شێخ جعفەر ئەو ڕسم و ڤیدیۆیە کە بڵاو بووە پاراستن گرتوێتی خۆشەویستان باشە فلیمەکەی لایەکێتیش هەیە لای پاراستیش هەیە تخوا شەرم نییە خۆشەویستان خۆ شێخ جعفەر لای من دزە جەردەیە هەموو شتێکە بەڕاستی بەڵام هیچ کاتی ئامادە نیم بڕۆم ژیانی بخەمە ژێر پرسیار و کەسەکە چیەکە چی ناکە بەڵام دەستگای پاراستن کامێرایان بۆ دانا و ئەو بوو ئەو ڕسمانیان لێگرت و ئەویان بڵایان کردەوە ئەمە عیبە بام نوکتێدان بۆ بژێڕمە خۆشەویستان هەر بەڕاستی ئەمە نوکتەیە ئەو شەویش کەوتم باشە بەڵام نوکتەیەکە لەلای من تراژیدیایە نەک بۆ پێکەنین و ئارم بابەتانە بەڵام ڕەنگە بۆ خەڵک پێکەنین بێت بەڵام من ناوی کەسەکان نابم خۆشەویست ئەندام پەرلەمانێک لە ئەندام پەرلەمانەکانی هەولێر شوقەکەی لە سلێمانیە تەلەفۆنەکە بۆ برادەرێکی ئەڵێ کاکە من گومانم لەو شوقەی خۆمەیەک ژووی نووسەکەم کامێرەی تیا بێت ئەندام پەرلەمانەکەیش هەڵ ئەسێ تەلەفۆنەکە بۆ ئاسایشی سلێمانی ئەڵێ کاکە فڵانە ئەندام پەرلەمانمان لە سلێمانی شوقەیەکی هەیە گومانی هەیە ژووری نووسنەکەی کامێرەی تیا بێت باشە ساڵتێکی ئاسایش ئەڕوا لە ژووری نووسنەکە سیرەکە بەڵێ ئەیکاتەوە جێگە کامێرێکی بچووکی تایە و میمۆریکی تایە بۆ ڤیدیۆ کرد باش سیرەکە ڕاستە کامێرەکەی بۆ دانراوە تو وجدانتان ئەو ئەخلاقە تۆ بچیتە شوقەیەک و کامێرە بۆ دان بزان تۆ چیەکەی کاکە جا خۆشیەکەی لەوایە کاتێکە ئەڵی هەندێک شتێک پێوانتانی پێ نەکەنێ کاتێک کە زابتەکە کامێرەکە دەرەهێنێ ئەیدۆزێتەوە ئەندام پەرلەمانەکە ئەڵێ ئادیت خۆ کامێرە بەرە ئادیادی بزانم چۆنە هەرکە نایەتی خۆشەویستان یەکسەر میمۆریەکەی خۆ قوتیە یەکسەر زابتەکە ئەوە سێرێکەوە چی بوو یعنی یەکسەر میمۆریەکەی قوتدا بوو عەزیزان بۆی کە زابتەکەش نەیبا دیارە ڕەنگە شتی هەبوو بێت ناو ئەوە با بڵێن یا ڕەنگە ڕەپ بێ بە شوێنی تریشەوە بۆ نمونە هەر نەفۆتێ لەو کاتەوە ئەندام پەرلەمانە یەک سەرژێکی توی پارتی نەکردووە ئەوە بە قوچێکی دایەوە بۆیە کە میمۆریەکەی قوتداوە زانوێتی کەشتی تێدایە ئەمە ژووری نووسنی خۆیەتی کاکە باشە بۆیە دڵنیا بۆ کە فلیمی هەیە بۆیە ئەوەی کردو قوتیاوە شتێکی خواردووە جازاتەکەی وەڵڵاهی وا ئەوینەی قوتداوە بڕواتە بێ هەر ئەبڵاغم بدیاتم چۆن ئاوەتوانی بەبێ ئاوشە قوتی بە تر نازانم ئایا سوودی هەیە یان نە یا ڕەتە بە شوێنتە ئەویان من نازانم بە ویژدانی ئێوە سوێنتانێم ئەمە حاڵە بەشەر نایێت لە ماڵەکەی خۆشیە بە ئارامی بخەوێ جا عەزیزانە بەڕاستی هەندێک پیاو هەیە یا هەندێک ژنیش هەیە کاکە بەڕووتیە خۆن بەڕاستی بە شۆر تۆ خەوێ خەڵەکەی کاکە خۆم کەس ئارامەحمە نییە پێنجێنە جاوێ بە قەمسەڵ و پانتۆڵە شەواڵەوە خەوم بە پانتۆڵەوە خەوم خەڵکی بەڕاستی بە شۆر تشتەوە خۆی کاکە بەڵام جارێ بە ساڵ لەسەر قەنەفێ پاڵەکەم هەر بۆ خۆم بە تراشیدێکەوە یا بە پانتۆڵ و بە قەمسەڵەوە خەوم بەڵام خەڵک پاراسی وان نییە خەڵکی بەڕووتیە خەوێ لە ماڵی خۆی هاتوو چۆکە بە شۆرتێکەوە یەک ئەچێتەوە ئەمە زەڕاستی زۆر شەرمەزاییە باشە ئەمە کارەساتە خۆشەویستە لەبەرەوە من تکا لە هەموو دۆستان و خۆشەویستانەکەم وتکا لە هەموو ئەوانەکەم کە بە تایبەتی کاکە تو باسی پارتی و دەستگای پاراستن و زانێری ئەمانە مەکە کاکە ئەمانە بەدناون کاکە ئاسای سلێمانی وەستا حەسەنەکان ئەمانە کاکە بەدناون ئەمانە شتی خراپەکەن ئەمانە تعدا لە خەڵکەکەن ئەمانە ئابڕووی خەڵکە بن ئەمانە شەرەفی خەڵکەشیێن ئەمانە کاکە فلیم لە خەڵک ئەگرن ئەمە ئەخلاقی ئەوەن ئەخلاقی ئێمە نییە لە حەقیقەتە ئێمە نابێ وەکو ئەمانە بکەین کاتێک کابرا دانیشم گۆڕانە سیرەکەم لەم ڕۆژانەیە هەساوە مەجموعی ڕسمی بۆ نادوم هینی کەسێکە سەریان ناوە بە لاشەیەکی ڕوتەوە و ئەلەساس ئەمە خەریکی سێکس و ئەلم باتێ بۆ منیان نادووە ئەلم بابە ڕسمە ئەسڵەکەیان بۆ نادوم ئەمە ئەو زەلامە ئەمڕۆ ئەم سەریان ناوە بۆ 100 جوێنی پیاوم خۆشەویستە باشە 100 جوێنی پیاوم لەبەرەوەی کەوەکو ئەم بیر ناکەمەوە ئەمە عیبە کاکە ئەمە بەڕاستی شەرمەزاریە بۆیە ئەم قسە و باسانە کرد ئەمڕۆ بۆ ئەوەی هەمومان تێبگەین کە بەڕاستی شەڕی بێئەدەبان بە ئەدەبەوە ئەکرێت بە بێئەدەبی ناکرێت شەڕی بێئەخلاقەکان بە ئەخلاقەوە ئەکرێت ئەبێت تۆ هەمیشە بە ئەخلاق بی بە ئەدەبی بەڕاستی نابێ وەکو ئەوان کەی وەکو ئەوان ڕەفتارکەی بۆیە کاتێک کە ئەبینی فڵانە مەسئولیەتێتی یا پارتی ئالەم بابەتانە ڕسمێکی ئەهێنن و سەرچێکیان لێکردووە یا هەرچێکێ بەڕاستی ئەینێرن بۆ تۆ فڕەیە یەکسەر هەر سەیریشی مەکە بەڕاستی باشە هەر سەیریشی مەکە ئەو عیبە
سیاست وان ناکرد کاکە ئێمە بوو ئەوە پێیان نەبووین دابنیشین ئیش و کارمان هەر ئەوە بێ فلیمی خەڵک بڵاوکەینەوە فلیمی خەڵک بگین و خەریکی ئەم شەڕە شۆق و ئەم شەڕە ناشایست و ناشینە بین بەڕاستی ئەوە ئیشی ئێمە نییە ئەوە ئیشی ئێمە نییە ئیشی ئێمە لە ئاستێکی بەرزایە یەکێتیەکان پارتیەکان ئەمانە جوێنمان پێدەن دەستیان کرێ فلیمان لێگرن بڵاوی ئەەکەنەوە تعدامان لێکن کەرامەتمانە شکێنن ئازارمانە دەن ترۆرمانەکەن هەموو ئەمانە من لەگەڵاکەن بەڵام ئێمە نایکی بەڕاستی ئێمە نایکی ئەوان ڕۆژانە بۆ نمونە من دەنامم بۆیە هەمووی ئەڵێ ئارام ئەحمەد دایک و خوشکی وا بەڵام من جوابی نادەمەوە بە حیاتی یەک جوێنی پێ نادەمەوە بەڕاستی چکەگە جوێنەکەممە ئەبەوە بۆ بەڕاستی ینی جیاوازیمان نامێنێ ئەو کات باشە بەڕاستی جیاوازیمان نامێنێ ڕقە لە شێخ جەعفەرە سڕاعی سیاسی لەگەڵاکە لەسەری بنووسە باشە هەرچێک ئەتوانی پێی بڵێ بەڵام ڕستمیکە ڕوو چییە دانیشتە لە بڵاوەکەیتەوە نا شێخ جەعفەر ئەوەکە دەچێت قوتوی سێکسەری کاکە چییە نێرەکەی سیاسەکە کاکەش هەموو کەسێکە تێگەی بەڵام ئەگەر بینیتە کەسانێک پۆستەکانیان بەکار ئەهێنن بۆ بەرژەوەندی تایبەت ئەوە ڕسویان کەن بەڵام نەک بەڕسم گرتن و فیتۆ ئەلم بابەتانە بەڕاستی لە تۆ بۆت نییە محافیزی کچێکی بۆلات خانمەیە بۆلات ئەڵێ من ئەمەوێ دامەزیێنی تۆ بڵێ ئەگەر ئەوەم لەگەڵ نەکەی من دانامەزیێنم تێگەی ئەمانە ئەبێ ڕسوا بکەین دەواقع بەڵام شەڕەکان ئەوێ بە جۆرێکی تر بکرێ خۆشەویستان بۆیە من داوا لە هەموو خۆشەویست و بەڕێزانەکەم هیچ کەسێک ئەو شتانە بۆ من نەنێرێت من شتیوام لەلایە بەشەر لەلای نییە خۆشەویستان بەڵام من ئەم شەڕە ناکەم من ئەو شتانە ناکەم بەڕاستی تۆ فلیمێکی لەلای من هەبێت بە ڕوت و قوتی 2 ملیۆن جوێن بە ئارام ئەحمەد بێت 2000 قسم بە دایک و خوشکم بدەیت بە حیاتی نایبینی ئەو شتە پیشانی یەک کەس بە قەت نایبینی بەڕاستی بۆ لەبەر کەرامەتی خۆم لەبەر خۆم بەڕاستی تێگەیت چونکە ئینسان ئەگەر خاوەنی کەرامەت بوو ئەبێ ئەو شەڕانەش کە ئەیکا بە ڕێگەیەکی پاک بیکە دەنەکەوتومە ڕێگەی پۆخەڵ ئەچێتە هەواری پۆخەڵ ڕێگەی پاک ئەو باتە هەواری خاوێن بەڕاستی ئەگەر ئەو ڕێگەی ئێمەی پێ ئەڕێن وەکو کۆمەڵی خەڵکی ئۆپۆزیسیۆن و یاخی بوو لەم دەسەڵاتە چەتەگەری یەکێتی و پارتی گۆڕان ئەگەر ڕێگاکەمان خاوێن بوو ئەوە دڵنیاتانەکەم لەوە هەوارەکەشمان خاوێنە بێ ئەگەر ڕێگاکەمان پۆخەڵ بوو دڵنیابن لەوە کە هەوارەکەمان پۆخڵە بێ یەکێتی و پارتی چونکە لە بناغەوە پۆخڵ بوون ئەها هەر پۆخڵ ئێستا لە شاخا بوون تعدایان لە خەڵکە کرد کەریانەگا تێژ ساعتیان لە ژنی خەڵکە کرد پیاژن ژنەکەی جوامە دو ئەیان کوژە بە خاتی ژنەکەی وەڵڵەهی خۆشەویستان ژنێکە بوو ژنی عەلی شامار جارێک پەیوەندی پێوە کردم شتم لەسەر نووسی بن و ئەوانە جا ئەچون چیانەکە عەزیزان ماوە نیشان گۆڕانە ئەکی شەرێکێتیە بڕواتانە بێ کابرایە کەیسا لە سویدە ژنەکەی جوانە بێت ئەیانێ پشتە بن کلێشەی کوڕەکە بینێنەوە بۆ چالاکی بۆ سێمانی کە وەسفی بنی وەیس وەسفی نایبووشی کوێ نەبوو کە ئەچێڵەوە چییە ئەڵێ وەڵا بە تەمای نەم برادەر بچوو بە سێمانی ئەوە کات هەردووکیانە هێنتە ئەو لاوە ئەڵێ چاوتان دەرەهێنم ئەوە زانم ژنەکەی جوانە ئەتانە بینەوە بۆ سێمانی بۆی بکوژێ بچین بەلا ژنەکەیە بەخوا نایڵم بڕۆ و ناژێن دەستان بۆ ژنەوەگا هەردووکیان ڕسواکە لە شاخیشە ئاوا بوون بۆیە ئێستا ئاوا هەمووی دزوجێتەوە ئەم بابەتانە خۆشەویستان باشە هەمی ئەوان من لەسەر قایمقامی قەڵازێ قسەم کردووە باسی گەندەڵی و دزی خۆی و کوڕەکەیم کردووە کوڕەکەی 100 جوێنی پێوان خۆشەویستە 100 جوێنی بۆ ئارام ئەحمەدەوە ناوەکەم لەلامەوە من تەنها یەک دیارم بۆ نووسی وتم من وەڵامی دەستپیس و دەمپیس نادەمەوە بەڕاستی نایدەمەوە من وەڵامی دەمپیس و دەستپیس نادەمەوە بەڕاستی من قسەیەکی ترم نەماوە خۆشەویستان ئەو بابەتەکان تا جارێکی تر یەمەوە خزمەتی ئێوەی عەزیز بە خواتان ئەسپێرم خواتان لەگەڵ بێت شەو و شەوگاتان خۆش و ئومێدەوارم کە هەمیشە لە ئاسودەوی لە خۆشییا بژین حرمەتێکی زۆرم بۆتانەیە خواتان لەگەڵ